نەسرەدین شێخ بەهادین سەرۆکیەتی سوارچاکی کوردستان. کاک نەسرەدین بەخێر بی. لە کوردستانە تا چەند لێرە گرنگی بەم وەرزشە درراوە؟ وەڵی بەنسبەت کوردستان هیچ وەرزشێک زۆر وا پێشکەوتن نییە، نەکەر فڕۆسیەوە سوارچاکی بەهۆی جارێ ئەم زۆرفی کاتت پێشەوە بۆی ئەم نەبوونی بوجێ و میزانەی کە سەرف نەکراوە ئەوە کارێکی زۆری کردە سەرمان. میزانی و بوجێ ئێستا ئەوە هیچ جەواب بەعام وەکو لیژنەی ئۆڵۆمپیش ینی ناتوانم بڵێم خەتای هەیە یان کەم تەرخەمە یاژدە ئەوی شەوەکو ئەم عالەمانە یعنی ئەم یەکێتیانی ئەم دایرانە ئەم شوێنانە ئەم دامەزراوانە بوجیان نییە کاتی خۆشی پێش ئەم قەیرانش هەر بوجەیەکی تایبەتی خۆی نەبوو بە لیژنەی ئۆڵۆمپیکە بتوانێت خۆی تەسەڕفی پێ بکە خۆی بۆ یاریەکانی دابیکە. لەبەرەوە بە شێوەی گشتی وەرزە شەر ئاو دواکەوتەوە بۆی سوارچاکیش لەبەر نەبوونی جێگە لەبەر مەسرەفێکی قورس کە ئەکرێ ئەوە هەر زۆر ڕووی تێکردن. ئێستا مەسەڵەن وتان لەبەر نەبوونی جێگە ئێستاەوە ڕاهێنانی خۆتان لەکوێ ئەگەر ئەوەتان هەبێت خەڵکتان هەوێت فێریکەن لەکوێ فێریکەن؟ ئێستا شوێنی تایبەتی خۆمانەیە باخە شوێنە تایبەتەکە تایبەتی مەبەستان شخصیە شخصی کە بەگەزەی مامۆستا برای مکەڕێبوار بکە عەزیزم موچی خۆیانە و باخی خۆیانە جێگەی نیشان کردوێتەوە. شوێنەکەی باشە، شوێنەکەی تقریبن باشە نی ئەو باشە نێنە وەڵا باش نیە وەکو بڵێ بۆ ئەوە شتە ببێ بەس ئێمە ناچاری و ڕاهێنان بە ئەسپەکارەکەن و خەڵکی لێوە وەڵی کە تەیە تقریبا 6 کچ ئێستا حالیان دی هاتووە بەردەوام یە بۆ فێربوون و کوڕانی زۆرن لە 12 کە بنەوانە و یاجزانی خۆشمانێک کە بەشداری بتوڵاتەکە چەند ئەسپی نەوعیەتی ئەسپەکان؟ وەڵی تقریبا نزیکەی 16 ئەسپان هەیە لەوێ. نەوعیەتیان نەوعیەتەکانی ئەسپی عەرەبی، ئەسپی ئەجنەبیمان هەیە، ئەسپی ئەڵمانیمان هەیە و هی بازەکانەکە گونجاندنی ئەوان لەگەڵی ئێرە مەسەڵەن کەشخەوە ئێرە تەبیعیە یان ئەبێ بگونجێ گونجاون بەڵێ سەو ئەسپی کەلامان ئەجنەبی ئەسپی خۆمە بازی پێم بازی بەربەستەکانی پێین ئەوە ئەجنەبیە ئەو یاریانەیەکە بتاقیتەوە تاکە ئەسپەکە و یاریانە بکە بەرزی شەو بۆ ئەو یاریە تایبەت کراوە خۆم تەدیبژم پێگەڵەوە خۆم فێریژم کردووە لە هەوڵەوەی تیا موجود نەبوو. ئەسپی کەشمانێ بۆ سواربوونی گەڕان بۆ قدرە و تەحملی پێڵێن ئەو مەسافەی درێژە بۆ ئەو هەمانە یاری شیر و ڕمان هەیەەوە لە تەوانینەکانی ئێوە چۆن مەسەڵەن چۆن خەڵک فێرەکەن؟ بیدایەوە یەک سریەکەین ئەو قسایدا نەترسێ فێرە بێ ئەبێنە ترسی ئەوەڵ جار ئەترسی لەوانی حتی ترسێکە تیار بەس کە یەک جار تاقیل کردەوە کە سواری ئەسپەکە بوویت و کەزانی ئەگەر ئێمە بە شێوەیەکی دروست فێریکەی بە ڕێک و پێکی ئەو کێشە نابێ نەکەوە ئەسپێکی بیت و سواریکەیت و بڵێ بەس لە کوردەواریە ئەوترێ سوارتانەک لێ نابێ بەسە خۆی ئەو مەسەلێ خۆی جانبی زۆر ڕازەکەی ئەو قسەی هەیە یعنی ئەگەر سوار بێ هەرە بێ بکەی ڕۆژە ئەوە نایشکە هەتا نەگلی نابێ بە سواریش ئەوەیە تۆ دەرز وەرەگری لەو گلانە جا گلان سێ گلان با خەڵک تێبگا گلان چیە گلان کەوتنە خوارەوە نییە تۆ لە ئەسپەکە بکەیتە خوارەوە گلانەوەیە کە ئەسپەکە دەکەوێت هونیا گلی پێوەی ترسی ئەشکێ لەو کاتێ ئەو ئیتر لەوە تۆ شت وەرەگری مەسەنن ئەو کە نابێ بە سوار مەسەجاری وای زەرا بە سوارەکەی خارەکەیتە نازانێت عەرزەکەی چۆنە کەنگەڵانی تیا چاڵی تایە بەردی تایە سەرسمێکە ئەکەوێت لەسەر مەسەلە تۆ لەوە فێرەبی تە لە شوێنی وایە ئەوە ناکەیت لەسەر عەرزیەکە ینی زمینی ئێرە بۆ ئەسپ سواری مناسب عەرزەکە خۆی بێ گڵێکی نەرم بێت نابێ بەردەڵانی بەبەردی هەبێت تەختایش بێت ئەو عامەتەن اینجا ئەو یاریانی کە ئێمەکەین ئۆڵۆمپیاتە هەمووی پیاسات و هەمووی پشتی دەزە و موانعانەکە پیاساتەکانیان چۆنە؟ ئەبێ موانع و عەرزە بێ تقریبا 100 متر بە 100 متر بێ سیاجی هەبێ لەمێکی نەرم بێ تەسیر نەبێت چونکە ئۆسپەکە بازەیە بێ و قاچی تێک نەچێ ئەبێ عەرزێکی تەخت بێ کە ئەو ئانێکە خۆی هەڵایویش ئەی نەشتە عەقلی هەیە زای چۆن ئەبڵا قاچی نەچێ شوێنی بەردێ بکەوێت کەرێکی یەکچێ هیچ بتوڵێک یا با بڵێن پاڵەوانەتێک لە کوردستان بەڕێوە چۆ لە بواری ئەسپ سواری؟ بەڵێ وەڵی بە 2 ساڵە بەڕێوە نەچوو بەڕەسمی 2 ساڵی لەبەر ئەم پێشتر چۆن بوو؟ پێشتر ساڵی دوسێ بتوڵەمان کردووە لە هەولێر کوردمانە سلێمانی کردمانە بەتۆڵی ناوخۆ بوو ینی ناوخۆی کوردستان بووە بەهاش زۆر باش نی لەگەڵمانە مەسەڵەن بەخەوەکوی عێراق مەجموعەی سەیتەریان کردو بەسەر ئەم یاریە لەوێ هەر خۆیان بۆ دەرەوە چون بۆ خارج من سێجار ناوم دەرچوو لەگەڵانەکە بڕۆم بۆ دەرەوە
سيرك بخلجي كأسون بكر بۆ دەرەوە بۆ چ وڵاتێک بۆ وڵاتی عەربی زیاتر وڵاتی عەربیە زیاتر بس بەغاش يعني زۆر خۆی خەتای بەغا خەتای عێراق بۆ خەتای عێراق اتحادی مرکزیمان هەیە عێراقیمان هەیە ئەبێ خۆی ئەو داوا لە ئێمە بکابێ بشداری بتوڵات بکەین کەسی ئێمە ئەچێتەوێ نەتیجەی هەبێ ئەتەچێتە عێراقەوە لەوە سەفەرەکە چ دەرەوە بینەشتی باشترە بینێ ئەوان بۆ ناو عێراقیش بتوڵە ناکەن یعنی لەناو محافظاتی جنوب بەغاش ئەی بۆ کورد پەیوەندیان باش نابێت لەگەڵ وڵاتانی تر تا یەکسەر بانگی کورد خۆی بکەن لە جیاتی لە ڕێی عێراق من 2011 بوو وەفتێکی جەزایر هاتم بۆ بەغا من خۆم لێوێ بووم دەڕێبی حەکەمی ساحەکە بەکەری بازەکە قسەم لەگەڵا کردن پیان ئەتوانی ئێوە بەشداری کەن وەکو کوردستان کتابتان بۆکەین و وەرن لەوێ بتوڵات و بەشداری کەن عێراق ئەچوو بەشداری بکەنێ هاتم لێرە بەرپرسان و لێرە پێوەتی پارەمانێ بە پارەی ئەوانە چی ئێوەتم تۆچی بتوڵەکەی بۆ خۆت ئەچی بەشداری ئەەکەی دەوێت یعنی پارەشت بنێ مەسرفشکەن ئەوە لە چوا بۆ کەی بۆشتووە یعنی ئەوەیە ینی هەمووی ئەگەڕاوەتەوە بۆ بوجەگەی امکانێتەکە لە ڕووی بابڵێ وەکو وەرزش ئۆلۆمپیادی کوردستان چۆن سێریامە کردو ینی چۆن ئەم وەرزشەی لەگەڵ وەرزشەکانی تر وەکو یەک حسابی بۆ کردو ئەم وەرزشە خۆی وەکو لیژنەی ئۆلۆمپی حساب بۆ هەموو وەرزشێگەکە وەکو وەرزش حەزەکە هەمووی پێشکەوی هەمووی مەجی هەبێ هەمووی شتی هەبێ ئەوەیە ئەنجا بەپێی کامی مەسرفی کەمتر بێ زیاتر ئەچی دەعمی ئەوەکات تۆ ئێستا بۆ نمونە مەسەڵەن بەس ئەوە تا یاری شەق با ئێمە تۆپی پێ جیاکەینەوە لە یاریەکانی کە یاری شەق بەجیایە بودجەیەکی تایبەتی خۆی هەیە پێما بە لە جیهانی شاوە جیهان خۆی خزمەتی خۆیەکە یەک دینار هیچ وڵاتێک یەک دینار با بە تۆ ئەو پارە بە حکومەتەکەشی بە شارەکەشی چونکە شتی هەیە مەشروعاتی شتی هەیە یاریزانی هەیە درۆشە شوێنەکانی هەیە ئێمە شەکەشتی چوانمان ئەتوانین مەسەڵەن بە نمونە عەرزەیەکی تایبەت بن بە من دەدوێنم عەرزەم بۆ دابین کە لە شوێنێکی باشە ئەتوانم دەعمی لیژنەی ئۆلۆمپیش بکەم چوار دەورێکم بە تیجاری ئەیکەم بە شوێنێکە فێر بن ماگانە لە خەڵکە سەرم ئەوە داهاتێکە بۆ میش بۆ لیژنەی ئۆلۆمپیش ئەگەڕ بکەن باش ئێوە مدرب و معلمن یان من خۆک و خۆم مدربیش و معلمیشم فەرقی مدرب و معلم چیە بە فەرقەکەی وێ معلم ئەوەیە کە تۆ فێریت بۆ سواری وا فێر دەکە ئوسوڵەکانە فێرەکە چۆن چۆنی ئێوە نەزەری و عەمەلیاڵێن بەڵێ ئەوە چۆن چۆنی سوارەبی چۆن چۆنی دەست دەگری ئەمە شتێک وەکو معلم کە تۆ فێرەکەی من دەڕیب ئەوەیە تەدریبەکەی بەس ئەسپەکەش فێرەکەی یعنی ئەسپەکەش فێرەکەی تۆ ئەسپەکە تۆ ئەسپە هیچ ئەسپێکەکەی هێنی ئەو جارێ ناسێت ئەوێ جلەکانیش جلی تایبەتمەند بێ دیاری کراوە بێ ئێستا خەڵ واسێر نەکا بڵێ ئەمە چی و ئەمە لە چی و هاتووە ماهات حکمەتی ئەم جلانە چیە بەتایبەت ڕەنگەکان بەنسبەت ئەم جزمەوە بوو تۆ کە سەی دەکەی ئەمە کە دو سواری ئەسبابی ئەمەngە دەسەر وڵاخەکەی هاوە دانیشتی ئەمە لە دەرەوەی لە ئانی غارانە کە بەلایەکە ئەچێویان بە شاوەدا خەداربێ ئەمە تەکە بەرشتە ئەوە تەسیر لە قاس ئەمە پارێزاری دەکات ئەمەی ئازنەی ئەو هاوزنەی کە قاچێکی ئەەکەی ئەمە برینارەکە ئەگەری دەبێت ئەمە ئەوەیە ئەم مەهماسەمە بۆنیانی ئەسپەکەی ئەمە خۆزە پێی ناخۆشی کردی خێرا ئەوە ئەوە جا کڵاو ئەمە ئەساسە زۆر زۆر کاک نەسەردین مایکەکەت کەوتە خوارد وی ئەوە ئەساسە ئەمە زۆر ڕەنگی چاکەتەکە ئەوە ئەساسە دیسان مایکێک کەوتە خوارەوە بەڵێ بەست کاک یارمەتی بورە بورە لەسەر ئەسپەکان ئەگەر زیاتر قسە بکەم باشترنی ئەسب کامانن ئەو نسبەت ئەسپەکانەوە هەموو ئەسپێ هەموو یاریەک جۆری یاریەکە ئەسپی خۆی تایبەتی خۆیەوێت مەسەڵەن بۆ نمونە ئەسپی یاری قودرە تەحەمولی پێڵێت مەسافەی درێژ 100 کیلۆمەتر 50 کیلۆمەتر 60 کیلۆمەتر ئەمە ئەسپی عەرەبی زۆر زۆر باشە نەفەسی درێژە ئەسپی عەرەبی باشم بۆ ئەمانە بەڵێ ئەو جوانیشە ڕەنگی جوانیشە و تەحەمولی ئەوەشی هەیە زۆر گەورەش نییە زەخم نین ئەوە نین ئەمە بۆ مەسافەی درێژ ئەوانە زۆر بەکارێنرێت بۆ ئەسپی بازەکانی موانعەکان هەتا بەرز بێ گەورە بێ باش بۆ بازەکەی ئەسپی کوێ باشە مەسەڵەن ئەسپی خۆی چاکترین ئەسپینەوە کە دروست کراوە تا ئێستا ئەسپی عەرەبی و ئینگلیزی لە یەکەیەن جۆرێک دروست دەکرێت
أو شلون أسباب لقيت؟ بناو بعض يا كم زيرتي تيايا دوم قوتي تيايا هردو شكون درجته بطريقة يعني بلى يعني أنت تو بس هيك شتيكي طبيعي شتيجي عالمية وكو بيطري شو وكو شتيجي جيناتك دروسية كان جاء أوروبا أسبي أوروبا تخمازكي جواز زور عشان شلون بيانو عواد دروسية والله مزور بس أسبي كردية كده لما رابردو يعني أسبي كردي يعني أو صفاتاني تانية أو صفاتاني ثانية أسبي كردي براي من يعني كردي استوانا ما ولا كردي صاف كردي بۆ چونکە تێکیانەوە نازانی ئێستا ئەسم من ئەسمم بۆ خۆم لێرە لە بەغاوە هاتووە من کڕیمە لێرە فرۆشتمەتەوە بە ئێرە عەرەبی بووە لێرانەوە بە کوردیەوە هاتوۆتەوە جگە لێران کڕاوە کورد کردوێت هەر ئەسمم بووە لە فەیسبووکە لێوێ دام بەزانەوە پانتۆڵمەم لە پێیا بووە نووسمە ئەسپی عەرەبی ئەمە ئەوە دە لایکم بۆ هاتووە کۆمێنتم بۆ هاتووە جوانەوە ئەو بە چەنی فرۆش هەر ئەو ئەسپە خۆم گۆڕێ بە ڕاوکوچەوە جلی کوردیەوە نووسم ئەسپی کوردی يعني خلق أو توانين أو شارزين يتأجي كاتو بەڵام ناوچە شاخەکان ینی لە زۆرێک لە ناوچەکان کە من وەکو خۆم ئەم دەیزان یاریمە بێ هەنی خەڵکی زۆر باش ناسی و کە زۆر شارەزای ناسینی ئەسپی کوردیە بەس پرسیارێک کاک ناسن ئەو شارزاییە نییە تۆ لای تۆ جەناب شارەزای نرخی بەس نرخی ئەسپێکی باش چەندە ینی لەوانەیە خەڵک بەلایەوە گرنگ بێ لێرە ئەو سیارە خەیاڵیانە نییە زۆر لە بەرەوەی بەکاری نایەنن ئەوەی کە ڕایسیزەکە سیباقاتەکە ئەوواچێتە $100,000 يعني لێرە خەڵک ئەسپ ناکڕێ با چۆن ئێستا بۆ بە باو ینی هەر نازانێ ئەسپی چییە پارای بە خەڵکی پێ کڕێ لە مەزرعەکە بە خەریەکە بەهارە سەوزایی شت هەیە کاتی زدان ئەیفرۆشێتەوە خەری وای لێ خەریگەر ناوچێ نمردن نزیکە بێتەوە ئیفرۆشێتەوە شوێنی نییە بەس لێرە شوێنی نییە ینی مەزرعی تیای بەرڵا کردو کە ئێوە دێ زدان بیکاتە ژوورەوە شوێنی نییە نرخەکەی وا بزانمە نرخی ئەسپێک لێرە بە چەندە ینی ئەگەر کەسێک بڵێن بیەوێ بیکڕێ ئەوەی کە بتوێ بە عملی سواری بێ و سواری پێ بکوێنی شتێک بێ جوان بێ خەڵک گاڵتەی پێنەکە بە عمل بێ لە 2 ملیۆنەوەی تر ئەکرکەوە عمل 2 ملیۆن دینار تێچێتە دەفتەر دوو دەفتەر ئەوە بەس تۆگە بۆ دیوانی دڵۆم پیات و باسکەی ئەوە تۆ لەسەر دوو دەفتەرەوەوانەوە شتێکی تریش ئەڵێن زۆر جار کە مەسەل کە بەتایبەت لە مناسبەتە کە مناسبەت دروستە بێت نەورۆزان ئەسپێکی هێنن ئەیڕازێن ئەڵێن ئەمە ئەسپە باش نییە من نازانم یان ئەسپی ئەسڵ نییە ئەوانە چۆنە فرانزەکەی هەموو ڕەسەن و ناڕەسەن هەیە خۆی تیاری جسن هەیە خۆ ئەوە شتێم لێن بێ بڵێ بەس جوانترین ئەسب چاکنی ئەسب کە لە عالەما باوە ئەسپی عەرەبیە نەوعەکەشی وا هووە هان عرضی پێکەن ئەوە ئینکاری ناکە مەقسەی من تۆ نابێ من دانیشتن بەرەوەی کە کوردم بڵێم ئەسپی کوردی چاکەوە بڕواکە سیازە دەفتەریانەوە بە ئەسە بێراوە لە ئێران و بیانێنەوە خۆت خۆی لێرەوە چۆ بۆ ئێران من ئەزانم ئەوەس بە چۆن چۆن لێرەوە لە جنوب بۆ چۆ بۆ ئێرە لەوێ ناوێتەوە بە کوردی ناوێتەوە بۆی ئەڵێم یانی غەڵەتە تۆ ناتوانانی لەبەر هیچ فەحسی چوامانی سەر فەحسیکە چێنەوە بۆ ئەردان بیبێ مۆیەکی دەرێنی تووچێکی بیبێ پێ دەڵێن ئەمە توخمانی جنسی باش ڕەنگی ئەسپ دەوری هەیە ڕەنگەکانی دەوری هەیە بۆ جوانەکە دەوری هەیە زۆر زۆر بێجگە لە جوانی بۆ ئەنجا ڕەنگی جیاوازە تۆ ڕەنگانەوە نابێ وا سەیریکەی بەڵی سوور ئەسپی سوور نییە ئەسپی ئەوە نیە لە ڕەشا هەیە بەس عەرەب زۆر شتی باشی هەیە عەرەب کتێبی زۆر زۆری هەیە لەسەر ئەسپ نەوعەکانی هەتا ڕەنگەکانی مەسەن ئەو ناڵێ ئەسوەت ناڵەش ئەتهەم ناوی تایبەتیانێ بەڵێ سوورەکە ناڵێ سوور پرسیارێک زۆرمان نەماوە بەڵام ئەژگەر لە کچان و لە قوڕان کیان ینی کامیان زۆرتر حەزیان لە مۆرزشەیە هەمووی حەزی لێتی کچان زیاتر من لایم لەکە بینم کچان زیاتر بەس ناوێرە یان مەجالیان چۆن خەڵک پەیوەندیتان پێوە بکات بۆی لەگەڵتان بێ و ئەوەی کە خۆ ئیمێڵ و فەیسبوک هەیە و کچەکەم لە جامعە لەوێ خەڵگە ناسێت پەیوەندی بەکو دۆستایی نازانێت یان بۆ تەلەڤیزۆنەکان دوای ئەمە دوای ئەم بەرنامەیە تەلەفۆنتان بۆ بکرێ بڵێن ئەوە چۆن دەستمان کردەوە زۆر جار جاری بە بەرنامەی پێشووتر بەڵامەندەی ئەفکارانم باسییان کردن ئێستا پەیوەندی جامەشەوەی کە سەیرەکەم ئەزانم ئەگەر قابلیەتی هەبێت کە زۆر زۆر حەزی لێبێ پارەشی لێ ناسەنی بۆ وەرزشەکە کەس هەیە لە سلێمانی بووی نەخت فێرقەیە دروستکە هیچ نەبێت ئێستا عێراق داوای متەخەلی کچانم لێکە کچەکان زۆرترم تۆمانەتی ئەمێ دروستی کەمەوەی ئەگەر کەسێنی وا هەبێ
نەترسی و بەردەوام بێ بەردەوام بێ ئامادەم بێ پارە بێ مقابلیش منەوە هاوکاری بکەم هیوادارم بەردەوام بەڵێ زۆر سپاس بۆ نەسەرین شێخوادین سەرۆکیەتی سوارچاکی کوردستان سپاس بۆ بەشداری لەگەڵمان بەڵێ بەڕێزان